ماوەی زیاتر لە 3 ساڵە بەدەست نەخۆشیەکەیەوە دەیناڵاند. لە ڕۆژ ئاوای کوردستانەوە دێنە هەولێر بۆ وەرگرتنی چارەسەری شێرپەنجە، بەڵام ڕەوانەی نەخۆشخانەی هیوا دەکرێن لە سلێمانی. ساڵ و نیوەکە عیلاج لەوەی گرتم، طبعا استیفادە نەبوو. بعد ساڵ و نیوەکە تحویلی نەخۆشخانەی هیوا لە سلێمانی لۆ نەقلی زەرعی لەوەی چێ کرد، لەگەڵ خوشکی مطابقی چێ کرد. مطابقیژی ئەوەژی 100% بوو. 3 مانگە سلێمانی نەخۆشخانەی هیوا مانە. بعد 3 مانگە ئەم زیڤڕینە هەولێر مانگێکە ئەم دچوون سلێمانی لۆ فەحسی عام لەوەی چێ دەکرد. وەضعی تەندروستی الحەمدلله زۆر باشە. ئیلین تەمەنی 7 ساڵە، نەخۆشیەکەی ژیانی تەواو تاریک دەکاتن و نەخۆشخانەی هیواش لە سلێمانی هیوا بۆ ژیانی دەگەڕێنێتەوە. هیوادم زۆر باشە، حەزم لێ بڕۆمە مەکتەب فێر ببەم لەناو برادەرەکانی خۆم گەمەی بکەم. زۆرێک لە نەخۆشخانەکانی هەرێم ڕووبەڕووی کەمی دەرمان و پێداویستی و چارەسەری شێرپەنجە بوونەتەوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلیش دەڵێت سەرباری کەمی و گرفتی کاتی بۆ هەندێک دەرمان، بەڵام تواندراوە بە هەوڵی خێرخوازان بەشێک لە دەرمانەکان دابین بکرێن. ئەو لۆدەی لەسەر نەخۆشەکانە زۆرە، بابڕە لێرێ لە شوێنەکانی ترە نەخۆش لە دەرەوە زۆر لۆماندێ لە شارەکانی تری ناوەند و باشووری عێراق. ئەو نەخۆشان هەنجار لۆدمان لەسەر دەکەن، وا خۆپشان دەدا کە دەرمانەکان هەندێک کەمتر دیار بیتنە، بەس تا ڕادەیەک وامان نەکردیە مەسەلەن نەخۆش زەرەرمەند بیتن. چیرۆکی ئیلین لەم نەخۆشخانەیە کۆتایی پێهات، بەڵام دەیان چیرۆکی تری هاوشێوەی ئیلین لەم نەخۆشخانەیە بە ناتەواوی ماون. هاوکاری و پاڵپشتیکردنی توشبوانی شێرپەنجە لە دابینکردنی دەرمان و پێداویستیە پزیشکیەکان بۆ نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەی نانەکەلی و سەنتەرەکانی تری توشبوونی شێرپەنجە. جارێکی تردایان ڕۆمان و چیرۆکی هاوشێوەی ئیلین دەنووسێتەوە. قارەمان جەوهەر کورساد نیوز، هەولێر.